لە دەرەوەی سەنتەری شاری هەولێرم لەو شوێنەی کە من قسەی لێ یەکەم ژمارەیەکی زۆر لە چێلگەی سەوزەی لێیە. دەچمە ئەو شوێنەی کە سەرچاوەی ئەو ئاوەیە کە بەشێک لە چێلگەکانی سەوزەی هەولێری پێ ئاو دەدرێت. ئێوە وەکو جوتیارێک تا ئێستا ئاگادار کراونەتەوە یاخۆت سەردانتان کراوە ڕێنماییتانکەن بە ئاوی پیس ئارێ وەڵڵا هەموو ئەلەکوان هەموو ئەوە کران هەمیان دەرکردن کە زەلێکوانە نمایە غێری ئەو شنای ئەو بەرینە بیتن ئەوش مستەفە بە خیانەداتن تا بەس لۆ ئەولاین ئەوان بە ئاکەندی ئاو دەبەز هەندێکیشە ئای خاینی هەیە جوتیارەکان ئاگاداری هۆکارەکانی توشبوونی کۆلێران داواکارن حکوومەت لە بڕی ئەو ئاوەی ئێستا بەکاری دەهێنن بیری ئاویان بۆ لێ بدات. داواکاریمان ئەوەیە شمان لە بۆ بکەن ئاوی خامەلەوە دابکەم شمان لەوەیە ئەدیوەنیا ماوەی چەند ساڵ دەبیێنگۆ خەریکی ئەو کاسبیانتەکان لە ناوی شێمە ئەمە 25 نەفەر لەسەرین لەساوی شینە سنجارە حکوومەت هاتی ئەو ئاوە پیسە مەشینەکانتان هەگرێنیان لەسەر ئەو بابەتانە قسەیان کردیا بەزەم باقسەشی بە تو برێ مثالون مونا منداڵ هەیە 2 مانگە یان 2 ساڵە ئەو نەخۆشیە گرتیا میشینە لە ژانی ئارکەرەوزی نەخوارد بوو. لە هەولێر سەرباری تۆمارکردنی ژمارەیەک حاڵەتی توشبوون بە کۆلێرا و گرتنەبەری ڕێکارە تەندروستیەکان بەڵام تا ئێستا بەشێک لەو سەوزانەی دەخرێنە بازاڕەکان بە ئاوی پیس و پاشماوەی ئاوەڕۆی ئەو شارە ئاو دەدرێن و بەشێکی تریان سەرچاوەی ئاوەکەیان بیرە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.